هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشەڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان لە درێژە زنجیرە بەرنامەکانمان دەربارەی پشکنینی گشتی ساڵانە هاتینەوە خزمەتتان پاشەوەی کە بەرنامەکانی ڕابردوومان بەم شێوەیە بۆ ئەڵلقەی یەکەم تایبەت بوو بە پشکنینە گشتیەکان لە ڕێگەی خوێنەوە کە ئەنجامەدرێت و ئەڵلقەی پاشەوە پشکنینی گشتی بۆ بەرزەفشاری خوێن و ئەڵلقەی پاشەوە پشکنینی گشتی بۆ نەخۆشی شەکرە ئەم ئەڵلقەی چارە تایبەتە بە پشکنینە گشتیەکان بۆ مێینە خانمان یان ژنان دەمانەوێت پرسیار بکەین هەر وەکو چۆن گرنگە ساڵانە مرۆڤ پشکنین بۆ بڕی خوێن و پێکاتەکانی خوێنی بکە هەروەک چۆن گرنگە پشکنین بۆ ئەفشاری خوێن و بۆ شەکرە بکە بە هەمان شێوەش گرنگە کە بە تایبەتی خانمان پشکنین بۆ خۆیان بکەن خوار بە لاڵقەکانی داهاتوە باسی پیاوانی شەکەین بەڵام جارێمانوێ بزانین بۆ خانمان ئایا گرنگە پشکنینی ساڵانە بە خۆیان بکەن لە شتەمەنێکەوە گرنگە پشکنینەکان چین و چۆنی بە تایبەتی لە نێوان خانمان و پیاوانە کۆمەڵک نەخۆشیە کە پێیان دەوترێن نەخۆشیە زایندەکان ئەو نەخۆشیانی کە لە ڕێگەی سەررجەیکردنەوە دەگوازرێنەوە جگەلەوە کۆمەڵک نەخۆشیش هەیە کە تەنها تایبەتە بە خانمان وەک نەخۆشیەکانی ملی ڕەحم و دامێن و هەروەها نەخۆشیەکانی هێرکەدان و منداڵدان دەمانێت بزانین پشکنە ساڵانەکان چین کە بۆم بابەتە ئاکرێن و چۆن خانمانمان و لە شتەمەنێکەوە ئاگان لە خۆیان بێ وەک هەمیشە بۆ زۆرترین زانیاری بە بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز بینەری چارە بن پاشوچانێکی کەمە گەڕێنە خزمەتتان لەگەڵ خاتو دکتۆر جوانیتا بۆ تاوتوێ بابەتە زانستێکەمان. وەک بۆمان باسکردن لە پێشەشی بەرنامەکە لە زنجیرە بەرنامەکانمان دەربارەی پشکنینی گشتی بۆ بابەتەکانی لەش بەڕاستی ئەم جارە پێم خۆش بوو کە بابەتێک بۆ ڕوژێنین کە بۆ خۆشم تا ڕادەیەک تازەیە و گرنگیشە لەگەڵ میوانەکەشە کە قسەم کردبوویش تا ڕادەیەک تازە بوو کە پاشەوەی کە باسمان لە پشکنینی گشتی کرد لە ساڵانە لە پشکنینەکانی خوێن پشکنینی بەرزەفشاری خوێن و پشکنینی شەکرە کە سێ ئەڵلقە یەک بە دوایەک بوو پێشکەشمان کرد لە مەڵقەیە باس لە پشکنینەکانی ساڵانە ئاکەین بۆ بابەتەکانی ژنان و منداڵ بوون لە مەسەلەی وەچەخستنەوە و لە لەشساغی خانمانە ئەگەرچی بەرنامەی زۆرمان کردو لە ڕابردۆ بەڵام ئەم بەرنامەی هەوڵین بابەتەکان کۆ بکەینەوە بە سپاسێکی زۆرە خات و دکتۆر جوانیتا سەلاح ئەحمەد پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون و نەزۆکی میوانمانە سپاس بە ئامادەبوونت زۆر سپاس بۆ تۆش بۆ ئەم دەرفەتە سپاس دکتۆر جەنابەت هەڵگری بۆ ڕانامەی بۆردیان دکتۆرایت لە بوارەکەی خۆتە کە دڵنیام لەوەی کە لە بابەتەکەی خۆتە پاشخانێکی زۆر باشت هەیە و ئەتوانین دەکاژوێت لەگەڵ جەناب تا چاوپێکەوتن بکەیت بەڵام ئەوەی کە من هەوڵێم ئەوەیە کە لە ماوەی 48 خولەکە کەمێک لەو زانیاریە زۆرانی جەنابەت بخەینە خزمەت بینەرەکانمانە هەزار جار ئینشاءالله هەر بەڕاست وەکو بابەتی بەرزەفشاری خوێن و شەکرە پشکنینی ساڵانە بۆ ژنانیش گرنگە ژنان و مناڵبوون دوو بەشە ژنان بەشە ژنانەکەیەتی واتە هەر خانمێک بێجگە لە دووگیانی لە تەمەنی هەرزەکاریەوە کە لە تەمەنی سیانزە دەست پێکە هەتا تەمەنی دوایی کە وەستانەوە لە تەمەنی ناومێدی واتە تا بینی 45 بۆ 65 ساڵیش لێچوونەوە بەڵێ ئەمە هەمووی ژنانە هەر ینی تەمەنێکی تر کە ژنانە بەڵام دووگیانە ئەو پێوترێ تایبەتە بە دووگیانی تایبەتە بە مناڵبوون ئەوەی کە ئێمە باسی لەکەین ئەو ڕشکنینانە چییە کە ئەیکەین بۆ خانمێک هەر لە تەمەنی هەرزەکاریەوە یەکەم جار لە تەمەنی 13 بۆ 15 ساڵی دەست پێ ئەکات بەڵام لە وڵاتی ئێمەیە باوەڕ ناکەم هیچ کەسێک کچەکەی بەرێ بۆ لای پزیشکێکی پسپۆر لە دوای تەمەنی هەرزەکاریەوە تەنها بۆ پشکنین بەس ڕۆتینلی یعنی کە ئەکرێ لە وڵاتان لە ئەمریکا بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپی کە ئەکرێ لە بینی 13 بۆ 15 یەکەم سەردانی پزیشک دەست پێ ئەکا ئەو سەردانش تەنها بریتیە لە چی تەنها بریتیە لە بینین و قسەکردن زیاتر سەردانەکانی بڵین سەردانە سەرەتاییەکان تەنها بریتیە لە قسەکردن باشە با لێرە پرسیارێکت دەبکەم دکتۆر ئێمە لە پشکنین ساڵانەیە بۆ لە پشکنینی خوێنە بڵین بۆ زانینی بێگاتەکانی خوێن خڕۆکە سوورەکان خڕۆکە سپەکان پڕەکانی خوێن لە فەحسی شەکرێ هەموو ئەمانە ڕێگەی وەرگرتنی خوێنەوە کرد سەرنجی خوێن لە کەسەکە وەرەگرێت هەمووانە لە تاقیگا بۆ ئەکرێت
لە پشکنینی بەرزەفشاری خوێنە جهازێکی بەستن لێتەوە کە پێڵم جهازی زەخت لە ژنان و مناڵبوونە ئێستا پێچەڵم نەوەکانی یەکەم جار بە قسەکردن دەست پێ بەڵێ چەند جۆرێکمان هەیە یەکەم سەردانە سەرەتایەکان کە لە 13 بۆ 15 دەست پێکە هەتا 21ش تەنها بریتە لە زۆرتر بریتە لە قسەکردن چەند جۆرێکی ترمان هەیە شتێکمان هەیە پێوترە پاپ تێست پاپ تێست واتە پاپ سمیر تێست کە ئەمە لە هەر خانمێک لە دوای تەمەنی 21 بۆ 25 ساڵی وەرئەگیرێت تا تەمەنی 65 ساڵی هەموو 3 بۆ 5 ساڵ جارێک و بەپێی دەرئەنجامەکەی قەرارئی یعنی بڕیار لەسەر ئەوە ئەدێ ئایا دوای چەندێکی تر دووبارێکیتەوە لە مەسەلی پاپ سمیرە یان پاپ تێستا پشکنینەکە لە ڕێگەی دامێنەوە بۆ خانمانەکرێت لە ملی ڕەحم نمونەیەک وەرەگرێت شتێک بەکارێک و جۆپاکەرەوەیە و لە ملی مناڵان وەرەگیرێت و ئەدەرە بۆ تاقیگە دوو بڵین پشکنین وەرئەگرین یەکێکیان لە دیوی دەرەوەی ملی مناڵان وەرەگرین ئەوی تریشیان 360 دەرەجە لە ناوی دیوی ناوی مناڵان وەری ئەگرین ملی مناڵان وەری ئەگری و هەردووکی بڵین ژمارە ئەکرێت و ئەینێرین بۆ تاقیگە بە دوای چی ئاگەڕن بە دوای خانەی پێ ئێمە پێڵێن پری کانسرس ئۆر کانسرس واتە خانەی پێش ئەوەی کە ببێ بە خانەی خراپ یان خانەی خراپ بڵێ یان خانەی شێرپەنجەیی لە دوای تەمەنی بڵێ لە 21 ساڵیەوە بەپێی ACOG ئەڵێ 25 ساڵ تا 65 ساڵ تا ئەو کاتە هەموو 3 بۆ 5 ساڵ جارێک ئەمە ئەکرێ ڕۆتینلی و بە دوای خانەی خراپە ئەگەڕێی و بەپێی بڵین دەرەنجامەکەی بۆ نمونە دەرەنجامەکەیەوە نۆرماڵە ئیتر تۆ تا 5 ساڵی تر هیچ مشکلی نییە لە 3 بۆ 5 ساڵە دووبارەی ناکەیتەوە باشە دکتۆر ئەمە ئەکاتە ئەوەی کە ئەگەر خانێک ئێستا تەماشای بەرنامەی ئێمە ئاکاتی تەمەنی لەسەر و 21 ساڵەوە تا ئێستا پاپ سمیر تێستی نەکردووە یعنی سپێنە بڕوا پاپ سمیر تێست بەڵێ باشە هەموو دکتۆری هەموو خانمێک لە دوای تەمەنی 21 ساڵی ئەبێ پاپ سمیر تێستێکی پاپ سمیر تێست بکە باش ئەمە بۆ ئەوەیە کە بزانی شێرپەنجەی ملی مناڵانی هەیە یان نیەتی دا بە دوای خانەکان بە دوای ئەگەڕێی مەرج نییە هەیبێ تۆ ئێمە بەپێی چی بڵێن هەر ڕۆتینە ینی ئەبێ بکرێ وەکو چۆن بۆ منە تۆ ئەبێ گروپی خانەکەی خۆت بزانی باشە ئەمەش ڕۆتینە ئەبێ بکرێ بەس ئایا دەرەنجامەکەی چیە لەسەر ئەساسی دەرەنجامەکەی قەرارەی دوای چەندێکی تر دووبارێکەکەینەوە بەڵام بەلای کەمەوە 5 ساڵ جارێک بێ دووبارەی کاتەوە ئەگەر هیچ مشکلەمان نەبێ و هەموو شتێ نۆرمال بێتەوە 5 ساڵ جارە بێ دووبارەکرێتەوە تا تەمەنی 65 ساڵی 65 ساڵی چیرێ تا ئیتر ئەوەستێ ناکرێتەوە پێویست ناکاتەوە باشە چیتری بۆ بکەن لە پشکنین ساڵانێ ئەمە یەکێک لە پشکنینەکانمان پشکنینێکی تر یەکەم چونکە ئێمە دکتۆر تەعامل لەگەڵ ئینسانەکە ئەو کەسەکەیتە ژوورەوە ئەوەی زۆر مهمە BMI کە بڵین بەرزی باڵایەتی و کێشێتی و فشاری خوێنە ئەم سیانە ڕۆتینە لە بینینەکانە لە هەموو بینینەکانە کە ئەیکێ بێ بیکەی بۆ خانمەکە دوای ئەوە ئێمە پشکنینێکی ترمان هەیە ئەوانەی کە بڵین کەوتونەتە ئەوەی کە لەگەڵ بڵین تە هاوسەرگیریان کردووە هاوسەرگیریان کردو لەگەڵ پیاوە بڵین جوودبوونیان هەیە ئەو نەوع پشکنینە بۆ ئەوانە ئەکرێ دووشتمان هەیە ئەویش یان سپێکولەمی پێ ئەڵێن یەکێکیان بە سپێکولەم ئەکرێ ئالەتێکی بچووکە ئەیکەیتیان جارێکم جار سەیری دەرەوەی ئەەکەین باشە ئێمە پشکنی سەر جێگایە و قاچی بەرزەکرێتەوە و شتێک بڵین بەشی سەرەوەی لا نابرێ باشە تەنها بەشی خوارەوە قاچ بەرزەکاتەوە بەڵێ سەیری دامێنێکی جارێکم جار تەنها سەیریەکەی باشە ئەمە پێش ئەوەی کە بڵین هاوسەرگیریشی کرد بێ ئەتوانی تەنها سەیری ئەەکەی ئەمە بەشێکی ڕۆتینە لە ڕۆتین ئەگزامینیشن بەزۆکو ئاماژەم پێەیە ئەمە لە وڵاتی ئەمە وەکو ڕۆتین ناکرێت ئەمانێ بەڵام بزانین چی بکەین بۆی بگۆڕین و باشبی بەڵێ ئەمە وەکو ڕۆتین کە خانمێک گێتەلات دوای بڵین بەرزی ئەوەی دوای فشاری خوێن و بەرزی و کێشەکەی ستێپێکی دوای ئەوە چییە سەیری دەرەوەی بڵین لەشی ئەکەین ئەگەر هەموو شتێک باش بێ نۆرمەڵ بوو ئەگەر کەسەکە لەسەر و 21 ساڵەوە بوو و هاوسەرگیری کردبوو باشە سپێکولەم ئەگزامینیشنی بۆکەین سپێکولەم شتێکی بڵین ئالەتێکی بەسیتە و دیسپۆزەبڵ لە فرە ئەدرێ دوای هەموو فەحسێک دایانیت سەیری بڵین دیواری ناوگیان باشە و سەیری ملی مناڵان پێش ئەوەی کە پاپ سمیرەکە وەرگرین سەیری ملی مناڵانەکەی هەر خانەیەک هەر گۆڕانکاریەک ئەگەر لیژنێک هەبێت یعنی گرێک هەبێ کیسێک هەبێ بریناریەک هەبێ ڕووشاویەک هەبێ ئەگەر هەر دەردراوێکی نەزانی چییە ینی دەردراوێکی غێری ئەوەی لە کاتی بڵین نۆرمەڵە خانم
عادەتەن ینی نۆرمەڵی دەردراوی هەیە لە ناوجانەوە بەڵام ئەگەر ڕەنەکەی گۆڕابێ بۆنەکەی گۆڕابێ هەر شتێک لەمانە هەبێ سێری ئەەکەی بۆ ئەوانە دکتۆر لە مەسلەی بەحسەکانە بە قسەکردن دەستان پێ کرد بەرەو پاپسمیر تێست ڕۆشتن کە فەرموود ئەگەر خانێک 21 ساڵی بێت و تاکوە سنەی کردی ئەبێ بیکات بەڵام پێش پاپسمیرەکە تەمەشای کێش و باڵا و شاری خوێنیەکەن و ئامریکانە پێڵەن سپیکولم کە تەمەشای یەکەم جار دەرەوەی زێ اینجا ناو زەیەکەن بۆی کە بزان دەردراو هەیەیانی ئەلێرەبانە مەسەی دەردراوە تۆسێک بۆستی باشە تۆژای چێکەلەوانی کە لە مەسەری ژنان مناڵبوونا ڕۆڵێکی زۆر باڵای هەیە و بە سوپاسەوە بۆ دکتۆر شلێر کە دکتۆرش بە هەمان شێوە مامۆستام بۆ مامۆستای هەچەرمە بەداخەوە کە پێگەنەری ئێوە بۆ بەڵام قسمتێکی زۆر بە سلێمانە کات و بەهۆی ئەوە دکتۆر ژیانمان ناسی ئێمە ئەمەوێت ئەوە بزانم کە ئەو کاتێ لەگەڵ دکتۆر ژیانە قسەمان کردێمە دەربارەی شەرپەنجەکانی ژنان و ماڵبوون کە ڕۆڵێکی زۆری هەیە لە نەشتەرگەریەکانی ئەو بابەتە دکتۆر ژیان باسی لەوە کرد کە ئەگەر هەبێت و خانمێک جگە لە سووڕی مانگانە لە نێوانی سوورەکانە خوێن ببینێ ئاڵایەکی سوورە و نیشانەی پرسیارە لە پشکینەکانی ساڵانەکە بۆ خانمان بکرێت ئەم بابەتە هەیە؟ بەڵێ ویستم ئاماژەی پێ بەم لە دوای ئێمە باسی چێکین سووری مانگانە سووری مانگانە یەکێکە لە نیشانە هەرە گرنگەکانی یعنی کە خانم زۆر گرنگی پێ ئەدا تەنانەت ئەگەر ئێستا ینی با پێت بڵم لەبەرەوەی ئاستی هۆشیاری تەندروستی وردەوردە بەرەو پێشچوون بەرەو بەرزبوونەوە ئەڕوا تەنانەت ئەگەر 12 ساڵیش بێ 13 ساڵیش بێ 14 بێ 15 بێ واتە تین ئەیج بێ شوشی نەکرد بێ ئەگەر سووری مانگانەی خەلەلێکی تێکەوت دایکەکە ئیهێنێ بۆ سووری مانگانە بۆ ڕۆتین نایهێنێ بەس بۆ سووری مانگانەکەی بۆ نمونە سووری مانگانەکەی زۆرە بۆ نمونە سێ مانگجارێ سووری مانگانەی بۆیە بۆ نمونە لە سێ مان تێپەڕی سووری مانگانی بۆ نەهاتووە یان لە بینی سوورەکانە ئەڵە دکتۆرە دە ڕۆژە پاک بۆتەوە دیسانەوە بۆی هاتۆتەوە باشە ئەمە یەکێکە لە هەرە یعنی سەرەکی ترین هۆکارەکانی سەردانیکردنی پزیشک تێکچوونی سووری مانگانە باشە چونکە وەکو ئاشکرایە لای هەمومان سووری مانگانە مانگی جارێکە 28 ڕۆژ بۆ 35 ڕۆژ جارێکە 3 بۆ 5 بۆ حوت ئەوە نۆرمەڵە ئەمێنێتەوە و خوێنەکەش خوێنێکی ئاساییە نابێ زۆر بێ لە ڕادە بە دەربێ 30 بۆ 8 ملە باشە بەس لەوە زۆرتر بایەتی بارەکرێ بە زۆر لەوە کەمتر ینی واتە خەلەلێک هەیە هەر شتێکی تر غێری ئەمە غێری ئەوەی کە ڕۆتین نۆرمەڵی کە باسمان کرد ڕوو بدات لە سووری مانگانەیە واتە ئەمە تێکچوونی سووری مانگانەیە لە مشتەمەعایە دایکی هەیە خوشکی هەیە پوری هەیە لە خۆی گەورەتر خەڵکی تر ئەناسێ ڕەفیقی هەیە ئەزانێ سووری مانگانە بۆ نمونەیەکێک تا 14 بۆی نەهاتووە یە بۆ لای تۆ سەردانی پزیشکەکە هاتا 16 بۆی نەهاتووە گەشتۆتە لە 11 بۆی هاتووە ئێنێ بزانێ یعنی وەکو ئەوە وەکو نەخۆشیەت بۆلات لە مەسەلەی سووری مانگانەیە چەند جارێک ئێمە لە دکتۆرکارانمان پرسیوە زۆرێک لە ژنان نازانن کە بڕی خوێن چەندێک لە سووری مانگانە دانیشێت بەڵێ پڕبەم دەبەیە بێ کە خوێندانیشێت نەخێر نیوەشی نابێت لە نیوە کەمترە یەک لەسەر 4 بۆ یەک لەسەر سەیە یعنی ئەمەندەش یا لە مندەش کەمتر لەوەش کەمترە لەوەش کەمترە بەڵێ یعنی کاوابێ ئەمە بەشی 4 مانگی سووری مانگانە ئەگەر نۆرمال بێمە باسی نۆرماڵەکەی 30 بۆ 8 ملە بەڵێ ناکاتە 100 مل ئەمە 330 ملە باشە ئەمە ینی سێ بەش لە سێ بەش کەمتریش ینی تقریبا بەڵێ یەک لەسەر 4 بەڵێ باشە دەمانەوە دوجار خانم خۆی بە ژمارەی پاکپۆشەکانی ئەزانێت کە بەڵێ چۆنە و چەندێکە باشە بینەوە سەر بابەتی دەردراوەکان بەشتر لە مەسەلەی پشکنی ساڵانەی ئێمە لە کاتی بڵین سووری مانگانەیە ئەو کۆی باسمان کرد نۆرماڵی ئاواهیە بەس هەر شتێکی تر ڕوو بدات لە غێری سووری مانگانە نۆرماڵەکە هەر چێکی بێ نەخۆش و نەخۆشیە بۆلات نەگۆکو ڕۆتین ینی ڕۆتینی تێست ئێمامانێ خەڵک بە ڕۆتین بێ وڵاتە بەڵێ بەس هەر وەکو ینی وەکو نەخۆشیەت باشە و تۆش بەپێی ئەوە ئەڕۆی لەگەڵیە بۆ نمونە لەوانەیە تێکچوونی هۆرمۆنیمان هەبێ لەوانەیە نەخۆشەکە کێشی زۆرە ئێستا یعنی یەکێک لە هەرە نەخۆشیە باوەکان لە ژنانە ئێستا تێکچوونی سووری مانگانەیە بەهۆی ئەوەی کە تەکەیوز کە پێوترە فرەکیسی هێلکەدان کە زۆرە بەهۆی ئەو کێشە زۆرەوە باشە بەهۆی ئەو هەموو خواردنە ناسەحیەوە هەم لە نظامی خواردن هەم لە نظامی خەوتن هەم لە یعنی ئەو سترێسە زۆری کە لە حیاتە هەیە هەمووی یعنی کاریگەری هەیە لەسەر ئەو شتێکی ئەمە باسمان کرد لەسەر فرەکیسی سەرەلکەدان خات و نای لە فەرەج ماسیوس کە پزیشکی پسپۆری ژنان و مناڵبوونە لە شاری هەولێر میوانمان بۆ لەسەری تووبەکەمان هەیە زۆر بە وردی باسی بۆ تەمان کردو لەگەڵ دکتۆریش تۆزێک باسێکەوە دکتۆر
بۆی نەچینە سەر فرەکی سەرلکەت هەن دوای لەسەر مەسەلەی خواردن و تۆ مناقەشێکی زۆرمان بچکە دوو ڕای زۆر جیاوازمان هەیە لەسەر مەسەلەی خواردن هەزار جار ئینشەڵڵا دەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم دەردراوەکانی زێ باجارە پرسیاری ئەوە بکەم زێمە لە چەند نەڵقەیەکی پێشوە چەند پزیشێکی هاوڕێت میوان مامون دەرباری بۆنی لەش خات و دکتۆر سا میوان ماموویەکێک بلۆ بەڕێزانە باسمان لەوە کرد کە بۆنی لەش لە کوڕان و لە کچانیشا پێش تەمەنی هەرزەکاری نییە لەگەڵ باڵقبوونە بۆنی لەش دروست دەبێ ئەو ڕۆژێنە چالاکە بنکەواکە بۆنی لەش دروست بێ دروستە بەنسبەت دەردراوەکانی زێوە لە خانمانە لە کچان و لە ژنانە لە کچانمانە لە خوشکانمانە لە دایکانمانە بە هەمان شێوەتاکو دەست نەکەن بە تەمەنی باڵغبوون دەردراوی زیان نابێ؟ نا وەکو دەردراوی زێ جیاوازە چونکە مناڵ هەیە بۆ نمونە 5 ساڵە 4 ساڵە هەر دەردراوی هەیە ئەنی ئەمە ڕەبتی بە باڵغبوونەوە نیە باشە وەکو ئەوە بەڵام تەکید ئەگەر هەبوو پێش تەمەنی باڵغبوون یان لە بینی لە دوای باڵغبوونیشەوە هەتا تەمەنی ناومێدیش ئەگەر دەردراوێک هەبوو باشە و بۆنێکی هەبوو لە 100% ئەوە ئەبنۆرمەڵە واتە نیشانی پرسیارە و نۆرماڵ نیە و پێویستی بە پشکنین هەیە باشە کەواتە ئەگەر کچێک پێشەوەی کە باڵق ببێ و خانمێک لە پاش تەمەنی لێچوونەوە دەردراوێت بینرا بۆنی هەبوو نیشانی پرسیارە دروستە باش ئەگەر دەردراو هەبوو بەڵام بۆنی نەبوو سێرکە بەپێی ڕەنەکەی کەوتووە ئێمە مجموعەیەشت بڵین هەنێ فاکتەرمان هەیە کە یارمەتیمانەیە دەردراوێک هەیە بۆ نمونە ئەو کەسە کە هێلکەدا ئەنێ لە کاتی هێلکەدانانەواتە لە ناوڕاستی سووری مانگانەکەیە هەست بە لینجیەک ئەکا نەبوونی هەیە نەڕەنی هەیە نە ئیزعاجی ئەکا ینی نە کزانۆی بۆ دروستەکانە هیچ نیشانێکی بۆ دروستەکە ئەمە نۆرمەڵە باشە بەڵام دەردراوێک هەیە یا بۆنی هەیە یان ڕەنەکەی گۆڕەوە ڕەنەکەی بێ بە سپی ڕەنەکەی بێ بە زرد باو ڕەنەکەی ئەبێ بە بۆ نمونە سەوز باو ڕەنەکەی ئەبێ بە قاوەی باو ڕەنەکەی ئەبێ بە پەمەیی کاڵ ڕەنەکەی بگۆڕێ یان بۆنەکەی زیاب بکە یان لە کاتی جوودبوون لەگەڵ هاوسەرەکەی هەستی پێ بکە یا هەست بە کزانەوە بکە یا هەست کات بۆ نمونە برینار بۆ ناو لەشی یان دەرەوەی لەشی پێ برینارە بێ ئەمانە هەمووی پێویستی بە پشکنینەوە پێویستی بە دواتاچوون هەیە باش خات و دکتۆر لە پشکنینەکانە باستان لە پشکنین کرد بە پاپ بە سمیر کە نمونەوەرەگیرێ لە ملی مناڵان باستانە سپێکولەم کرد کە ئامێرێکە یەکجار بەکارە هەندێت و ناوزی پێکرێتەوە پێشەوەسی دەرەوەی زیەکەن و دوای فڕی ئێن باسی کێش و باڵا و فشاری خوێنتان کرد بەڵام مێ بزانم سۆنەر و تیشک بەکار ناهێنن سێشتی ترمان ماوە کە لە ساڵانەیە ئەیکین ئیکیان ڤاکسینیشنە باسمان نەکردو پێکوتەکان ئێستا ئەوەش بۆ باسەکەم پرسیارەکەی جەنابێت لەسەر سۆنەر و تیشک وەکو ئێمە یەک فەحسی تریشمان هەیە پشکنینی میزە باشە ئەوەش ئەنێرین ساڵانە پشکنینێکی میزە نێرین باشە بۆ نەخۆشەکە و شتێکی تریشمان هەیە سۆنەر ساڵانە سۆنەریش ئەنێرین سۆنەریش هەروەکو ئەو شتانەی کە بۆم باس کردی کە بڵێن بۆ نمونە بەدەست بە دوایەگەڕێ ئەگەر هەر ئەینێری یعنی بۆ چێکی ئامیش بێ هەر بۆ چێکینیش بێ هەر ئەینێرین بۆ ئەگەر گرێک هەبێ کیسێک هەبێ گۆشتێکی زیایە پارچە گۆشتێکی زیایە هەبێ لە سۆنەرەکەیە بۆ نمونە لە ناو مناڵانە لە ملی مناڵانە دەرەکەوێ وەکو تیشک نانێرین نۆرمەڵی نیمانە بەس سۆنەرمان هەیە و لەگەڵ پشکنینی میزمان هەیە کە ساڵانە لەگەڵ فەحسەکانی ترا ئەوانی کە باسمان کرد ئاماژەمان پێە ئەینێرین باشە ئەمانە ئەنێرن بۆ ئەوەی کە بزانن خانمەکە هیچ هیچی بەڵێ ئەوەی کە ئەمێنێتەوە باسمان کردیش پێش بەرنامەکە مەسەلەی پشکنینی مامکە ئەوش بۆ باسەکەم ئەفو بەس با لەسەر پێکوتەکان قسەیە بکەم فەرموو ئەو پێکوتانەی کە ئەکرێ لە تەمەنی 11 بۆ 18 باشە ئەبێ ئەم پێکوتانی خوارەوەی بۆ بکرێ باشە یەکێکیان تیداپە واتە چی وچی تێتەنەس و دیفتریا و لەگەڵ تیتانەس خۆی بە شێوەیەکی ڕۆتینی ناکرێت لە خەستەخانەکانە ئەفو ئاخرێسە من بۆت باسەکەم چۆن نەکرێت خۆی نۆرمەڵی لە تەبەینی 11 بۆ 18 ئەبێ وەریگرێ یەکێکی تر هیومن پاپیلۆما ڤایرەسە کە نیمانە ئێمە جا ئێستا ئەلێوێ ئەوەستین HPV باشە چیتر ئێمە نیمانە لەگەڵ ئینفلۆنزا ڤاکسینمان هەیە کە ساڵانە ئەبێ وەریگرێ ئەوە لە خەستخانەی شیرەکە هەیە ئینفلۆنزا ڤاکسین لەگەڵیشیا دوو دانێتر HIV مان هەیە HIV فەحسی HIV مان هەیە نەک ڤاکسینەکەی یەکێکی تر لە ڕۆتین تێستەکان کە ساڵانەیەکی HIV ئێستش ئەوش پێ تەڵەم لە چ مەرحەلەیەکە ئەکرێ ئێمە وەکو ساڵانە نایکەین بەس وەکو هەر مەرحەلەیەکی تر ئێستا بۆت باسەکەم چۆنەکرێ و لەگەڵ هیپەتایتسەکانمان هەیە ئەوانە وەکو پشکنینی هیپەتایتسەکانمان هەیە هیپەتایتس B و C باشە ئەوە ئێستا بۆت باسەکەم لەکوێ ئاکرێ ئەمە نەمان هەیە بەس وەکو ڤاکسین خۆی لە تەمەنی 9 ساڵیە لە بڵین لە دەرەوە تۆ یەکەوانە بەڵێ من باشە یەکەوانی بچووک
دەربارەی HPV Human Papilloma Virus یەک ئەنیمێشتی کورتە بینین کە لە چارە بۆمان باس کردوون و ئەگەڕێنەوە لەگەڵ دکتۆرە باسیەوە کە ئێوە بڵێ لە 9 ساڵیەوە کوتان بۆ HPV ئەکرێت یان دژ بە HPV ئەکرێت بابزانین بۆچی لەگەڵمان بن. زۆرینەی خەڵک لە هەندێک کاتی ژیاندا ڕوبەڕووی توشبوون بە ڤایرۆسی HPV دەبنەوە. لە هەندێک حاڵەتدا زۆرینەی ئەو کەسانی کە چالاکی سێکسیان زۆرە ڕوبەڕووی توشبوون بە ڤایرۆسی Human Papilloma دەبنەوە، واتە ڤایرۆسی HPV. ڤایرۆسی HPV زیاتر لە 100 جۆری جیاوازی هەیە. زۆر کاتیش جەستەی مرۆڤ خۆی نەخۆشیەکە لە ناو دەبات بەبێ ئەوەی نیشانەکانی دەربکەون. بەڵام لە هەندێک لەو زنجیرە ڤایرۆسانە دەبێتە هۆی مەترسی گەورە لەسەر تەندروستی لە قۆناغی پێگەیشتوەکاندا. ڤایرۆسی HPV دەبێتە هۆی توشبوون بەهۆی پەیوەندیەوە. ئەمەش مانای ئەوەیە کە ڤایرۆسەکە لە نێو خانەکاندا دەمێنێتەوە لە نزیک شوێنی توشبوونەکە، وەک لەوەی کە بەنێو هەموو جەستەدا بڵاو ببێتەوە. ڤایرۆسی HPV زۆر کات بەهۆی پەیوەندی سێکسیەوە دەگوازرێتەوە. ئەمەش مانای ئەوەیە کە خانەکانی هەر یەکە لە بەشە سەرەکیەکانی کۆندامی زاوزەی نێرینە و مێینە و دەم و قوڕک دەگرێتەوە. بۆیە دەکرێت پشکنین بۆ ڤایرۆسی HPV بکرێت لەو ناوچانەدا. بەڵام پشکنین بۆ ڤایرۆسەکە لە ڕووی زانستیەوە دەکرێت و شتێکی باو نییە. هۆکارە سەرەکیەکە ئەوەیە کاتێک چارەسەر هەیە بۆ ئەو نەخۆشیانەی کە بەهۆی کاریگەری ڤایرۆسی HPV-ەوە دروست بوون، ئەوە چارەسەری ڕاستەوخۆی ڤایرۆسەکە ناکرێت. هەر بۆیە پشکنین بۆ ڤایرۆسی HPV دەکرێت زۆر لایەنی پۆزتیڤی هەبێت. هەرچەندە زۆرینەیان جێگەی مەترسی نین و پێویست ناکە نیگەران بیت. هەرچەندە تا ئێستا هیچ پلان و چارەسەرێک نییە بۆ پاکردنەوەی تەواوی جەستا لە ڤایرۆسەکە، بەڵام ڕێگە و شێوازی تر زۆرن بۆ ئەوەی خۆت لە ڤایرۆسی HPV بپارێزیت. ئێستا باز لەوە دەکەین کە ڤایرۆسی HPV چۆن دەبێتە هۆی زیانگەیاندن بە مرۆڤ، کێ لە مەترسیدایە، چۆن دەتوانرێت ڕێژەی ئەو مەترسیانە کەم بکرێتەوە. سیستمی بەرگری لەش توانای ئەوەی هەیە کە زۆرینەی زنجیرە خانەکانی ئەم ڤایرۆسا لە ناو ببات پێش ئەوەی زیان بە جەستا بگەێنن. تەنانەت هەندێک جار کەسەکە خۆشی هەستی پێناکات کە تووشی ڤایرۆسەکە بووە. بەڵام هەندێک زنجیرە ڤایرۆسی تری وەک ڤایرۆسی HPV 6 و 11 دەبنە هۆی کێشە و گرفت لە خانەکانی ئەو ماسوولکانی کە تووشی ڤایرۆسەکە بوون و دەکرێت گەشە بکەن و ببنە گرفت لە کۆئەندامی زاوزێ کە ئەو کات دەبێتە هۆی نەخۆشی و پێویستی بە چارەسەرە کە زۆر جار لە ڕێگەی کرێمی تایبەتەوە دەبێت. ئەم جۆرە گرفتە نابێتە هۆی نەخۆشی ماوە درێژ، بەڵام زنجیرەی سیانزەی ڤایرۆسەکە دەبێتە هۆی ناچالاکردنی DNA کە ئەمەش دەبێتە هۆی دابەشکردنی خانەکان بە شێوەیەکی زۆر خێراتر لە حاڵەتی ئاسایی، کە ئەمەش هۆکارە بۆ گەشەکردنی زۆربوونە شێرپەنجەیەکان. لەم حاڵەتەدا خانەکانی بنی ڕەحم بە تایبەتی دەکەونە مەترسیەوە، بە تایبەتی هەردوو جۆری ڤایرۆسی HPV 16 و 18 بەرپرسن لە زۆرینەی حاڵەتەکانی توشبوون بە شێرپەنجەی ڕەحم کە ئێستا بە چوارەم جۆری شێرپەنجەی باوە لە نێو ژناندا. دەکرێت نیشانەکانی ئەم شێرپەنجەیە 20 ساڵی پێ بچێت تا دەردەکەوێت، بەڵام لە ڕێگەی پشکنینی تشکیەوە دەتوانین ئەو کێشە و گرفتە خانەیانە بدۆزینەوە کە لە نێو ڕەحمدان پێش ئەوەی گەشە بکەن و ببنە شێرپەنجە. ئەو ژنانەی کە تەمەنیان لەسەر و 21 ساڵیەوەیە دەتوانن پشکنینی ئاسایی پاکردنەوەی ڕەحم ئەنجام بدەن کە تەنیا نمونەیەک لە ماسوولکە خانەکانی ڕەحم وەردەگیرێت بۆ ئەوەی پشکنینی بۆ بکرێت و بزانرێت خانەی نائاسایی تێدایە. ئەو پشکنینانەی کە ئەنجامەکانیان پۆزتیڤ نییە مانای ئەوە نییە کە ئەو کەسە تووشی شێرپەنجەی ڕەحم بووە، تەنها مانای ئەوەیە کە هەندێک خانەی نائاسایی لە ڕەحمدا بوونی هەیە و دەکرێت لە داهاتوودا گەشە بکەن و ببنە شێرپەنجە. ئەو نەخۆشانە پێویستە یان بە بەردەوامی چاودێری بکرێن و پشکنینی ملی ڕەحمیان بۆ بکرێت، یان بۆ ئاگالێبوونی زیاتر پێویستە بە پرۆسەیەکدا بڕۆن کە پێی دەوترێت کاڵباسکۆبی. لەم شێوازەدا پزیشک لە ڕێگەی مایکرۆسکۆپەوە پشکنین بۆ ناو ڕەحم دەکات. هەروە هەندێک خانی ماسوولکەی وەرگیرە و لەو شوێنەوە دەخرێنە ژێر پشکنینی ورترەوە. لە هەندێک حاڵەتدا دەکرێت خانە توشبووەکە لا ببرێت. توشبوونی قوڕک بە ڤایرۆسی HPV دەکرێت ببێتە هۆی شێرپەنجەی ملوسەر، بەڵام لە ئێستادا پشکنینی هاوشێوەی پشکنینی پاکردنەوەی ڕەحم بۆ قورگیش نییە. بەکارهێنانی کۆندۆم یارمەتیدەرە بۆ پاراستنی جەستا لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی HPV لە کاتی سێکسدا. هەروەها 3 جۆری تری ڤاکسینی سەلامەتتر و کاریگەر هەیە
بۆ چارەسەری ڤایرۆسی HPV 16 و 18. ڤاکسینەکان بە 2 یان 3 جار لە چەند مانگێکدا وەردەگیرێت و تەنیا سوودی بۆ ئەو کەسانە دەبێت کە هەموو کۆرسەکانی تەواو بکەن و بیخۆن. لە ئێستادا ئەم ڤاکسینە بۆ تا بەشێکی ستاندارد لە چاودێریکردنی تەندروستی کچانی تەمەن 11 بۆ 18 ساڵ لە زۆر وڵاتدا کە ئەمە ئەگەری زۆرە لە داهاتوودا بە هەمان شێوە بۆ کوڕانیش بەکاربهێنرێت. ژنان و پیاوانی پێگەیشت و لە هەندێک وڵاتی وەک ئەمریکا و بەریتانیا دەتوانن بڕیاری ئەوە بدەن کە ڤاکسینەکە وەربگرن. بەڵگەکانیش ئەوە دەخەنە ڕوو کە وەرگرتنی ڤایرۆسەکە لەلایەن ژنان و پیاوانەوە دەکرێت گرفتی توشبوون بە شێرپەنجەی ڕەحم بەڕێژەی لە 90 لە جیهاندا کەم بکاتەوە. توێژینەوەکانیش لەو بارەیەوە جۆرە دەرزیەکیان پەرە پێداوە بۆ ئەو کەسانی کە پێشتر تووشی ڤایرۆسی HPV 16 و 18 بوون و ئەم دەرزیە خانە توشبەکان دەکاتە ئامانج بۆ ئەوەی گەشە نەکەن و ببنە خانەی شێرپەنجەیی. بۆیە هێشتا هیوایەک ماوە بۆ چارەسەر لە ڕێگەی پشکنین و چارەسەر وەرگرتنەوە. بەکارهێنانی کۆندۆم، وەرگرتنی ڤاکسین، پشکنینی تیشکی بۆ ڕەحم هەموو ئەمانە دەبنە هۆی کەمکردنەوەی ڕێژەی زیانەکانی ڤایرۆسی HPV. خاتو دکتۆرە سانی مێشنەکەمان بدین دەربارەی HPV بۆم باس بکە بفەرموو لە 9 ساڵی ویست بڵێ لە ئەوروپا تانەکرێت لە دەرەوە بۆ HPV لە 9 ساڵیەوە ئەکرێت. ئەڵێ ئەگەر لە 9 نەوکرد لە بینی 11 بۆ 13 باوەریگرێ. باشە ئەگەر نەیکرد باشە هەتا 18 باوەریگرێ. ئەگەر هەر نەیکرد ئێستا بەپێی گایدلاینی تازە هەتا 45 ساڵی دەتوانێت وەریگرێ. ئەلێرە باسی شتێ بکەین. یەک هیومن پاپیلۆما ڤایرۆس یەکێکە لەو ڤایرۆسانەی کە دوو جۆری شێرپەنجە لە لەشە دروستەکە. یەکێکیان شێرپەنجەی ملی مناڵانە، ئەوەتیان شێرپەنجەی قوڕگە کە بڵێن پێوترە شێر ریسکفاکتە. هەڵکارێکی مەترسیداری هاوبەشتە نێوانیانە. باشە ئەفەرمووی چی فەرموو؟ عەفوان نەک هەر شێرپەنجەی ملی مناڵان، یعنی بۆی هەیە شێرپەنجەی تەنانەت ناوچەی زێ یعنی کە لە دەرەوە دەست پێەکە ڤەجاینال کانسەر، ڤولڤەل کانسەر و سێرڤایکەل کانسەر و بڕوا بۆ سەرەوە، یعنی ئەو هەر ڕێڕەوەکە هەمووی. خاتو دکتۆر دەربارەی پشکنینی HPV با تۆزێک باستی. ئەوە ئازانم وەک پزیشکی دان و پێشکەشکاری بەرنامەکەشکە هیومن پاپیلۆما ڤایرۆس ڤایرۆسی مرۆیی پاپیلۆما هیچێکە لەو بابەتانی کە شێر ریسکفاکتەری هەیە، بابەتێکی مەترسیداری هاوبەشی هەیە لە نێوان شێرپەنجەی ملی مناڵان لەگەڵ شێرپەنجەی قوڕ و قوڕاگە و سوورێنچکە. یەکشت زیاکەم بێجگە لە شێرپەنجەی ملی مناڵان شێرپەنجەی تەنانەت زێ و ینی ناوچەی لێوەکانی زێ و ناوزێش واتە ڤولڤۆ و ڤەجایناش کە تا ڕادێک زەمان زۆرە لە شێرپەنجە زۆر دەگمەنە بەرامبەرم بەرە شێرپەنجەی ملی مناڵان زۆر کەمترە دروستە؟ بەڵێ دروستە بەس ئەی کات یعنی یەکێک لە هەرە سەرەکی ترین ڕسک فاکتەرەکان هیومن پاپیلۆما ڤایرۆسە. اینجا هیومن پاپیلۆما ڤایرۆس یەکێک لەو ڤایرۆسانەی کە لە ڕێگەی سەرجەییکردنەوە گوازرێتەوە، لە ڕێگەی سێکسکردنەوە گوازرێتەوە و بە تایبەتی ئەوەشی کە زانراوە لەو کەسانەیە زیاتر گوازرێتەوە کە مەڵتیپڵ پارتنەر هەیە، زیاتر لە کەسێکیان هەیە سەرجەی لەگەڵاکە و زیاتریش لە ڕێگەی دەمەوە گوازرێتەوە تاکو لە ڕێگەکانی ترۆ بگوازرێتەوە. پرسیارەکەی من ئەوەیە لێرە ئێمە لە کۆمەلگاکەشین سوپاس بەخوا تا ڕادەیەکی باش بەهۆی پابەند بوونە کۆمەڵایەتی و ئاینەکانەوە خەڵک لە دەرەوەی خێزان سەرجەیی ناکە یان کەمتر ئەیکا بەراورد بە وڵاتانی تر. دەمە پرسیارە بکەم هەروەک ئەوروپایمەش پێویستمان بەم جۆرە قوتینانە هەیە؟ ئەبێت هەموو خانمێک هەموو فیمێڵێک کە پێوترێ ئەمە کچە لە تەمەنی 9 ساڵی هەتا ئەو بە ڕادەی باسمان کرد تا 45 یەک جار ڤاکسینی هیومن پاپیلۆما ڤایرۆس وەرگرێت. جگە لەوە دکتۆر هەر دەرگای بابەتی کشترمان کردەوە ئێمە ئەم نەخۆشیانە هەوکردنی جگەری ڤایرۆسی HIV یان AIDS و ڤایرۆسی پاپیلۆمای مرۆیی هیومن پاپیلۆما ڤایرۆس یەکێکن لەو نەخۆشیانی کە لەگەڵ کۆمەڵی نەخۆشی تراپیانەوە نەخۆشیە زایەندەکان ئەو نەخۆشیان لە ڕێگەی سەرجەییەوە گوازرێنەوە کە یەک ئاماژە بە یەکشتی تر بین هیومن پاپیلۆما ڤایرۆس نەکرد ڤاکسینمان نیە تێستیشمان نیە هەتا ئێستا، یعنی ئێمە تێستیشمان نیە پشکنینی تاقیگەیشمان نیە بۆ هیومن پاپیلۆما ڤایرۆس بیکەین چونکە ئێمە لە سای هەفتای مێڵەکانمان تەنها ینی لە سای هەفتای مێڵەکە پیاوەکە تەنها هەڵگر ئەبێ بەس لە سای هەفتای لە خێزانەکەیە ینی لە خانمەکەیە دەرئەکەوێ وەکو تێستیشمانیە بینێرین بیکی بزین HPV پۆزتیڤە یاننا. باشە کە دەرەکەوێت چۆن دەرەکەوێت لە لەشی خانمانە مادام وایە بەو نیشانانی کە لیژن دەرەکەوێت وەکو گرێ دەرەکەوێت بەڵێ گرێ بچووک دەرەکەوێت و ئیتر ینی
ئەمە کارکتەرستیکە بۆی کە ئەزانی کە هیومن پاپیلۆما ڤایرۆسە بەس یەک شتمان هەیە ویژەوەیە کە ئەتوانین سواب لە لیژنەکە وەرگین يعني بس خوێنمان نییە بەس بڵێ نمونەیەک لە لیژنەکە وەرەگری و ئەینێری بۆ فەحەزیەتەوە هیومن پاپیلۆما هەر خانمێک گرێبینی لەسەر زێ بترسێ يعني مرج نییە هەموو گرێک ئەو گرێ بێ نابێت پشتگوێخرێ یعنی ئیلتیهابی کەبەدی ڤایرۆسیە ئەمەی کە پێوترێ هەوکردنی جگەری ڤایرۆسی و لەگەڵ ئەیدز ئەمە وەکو ڕۆتینی ساڵانە خەڵک نایە بڵێ بابیکەم بەڵام ئێمە بۆ نمونە لە هەر خانمێک لە مەرحەلێک لە مەرحەلەکانی حیاتی ئەیکا بۆ نمونە حامیلەیە یان کەیسێک ئەمەلیاتەکرێ هەر ئەمەلیاتێکی تر بێ ینی هەر نەشتەرگەرێکی بۆ بکرێ هی لوتێتی هی قورگێتی هەر هی ناوسکێتی هەر بۆ هەموو بڵێن پێش لەبەرەوەی ئێمە ڕۆتین نیمانە ڕۆتین پێوەی بێ لەبەرەوە بۆ ئەو کاتی حاڵەتی نەشتەرگەری بۆ هەموو کەیسەکان ئەکرێت تەنها لەو ڕێگەیانەوە تۆ ئەچی بۆ ئەو کەیسانە بۆیان ئەکرێت باشە دەربارەی نەخۆشیە زایندەکان ئینفۆگرافیکێکی کورتە بینین و گەڕن خزمەتتان لەگەڵ خات و دکتۆر جوانی تا بەردەوام بێت. خات و دکتۆرە سە دەربارەی نەخۆشیە زایندەکان بیری باشمان هەیە و زۆریش باش بە خەڵکمان تۆ لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئاینی کۆمەڵاتیەوە خەڵکی خۆی هەیە قسەی لەسەر بکە لە دەرەوەی خێزانی خۆت سەرجەیمەکە بۆی کە پارێزراوە بلەوە نەخۆشیانە کە مەترسی تووشون بە شەرپەنجە زیادەکە بەڵام دەربارەی ئەو ڤاکسینانی کە فەرمووت ئینفلۆنزا ڤاکسین بەڵێ ئینفلۆنزا ڤاکسین خۆشبەختانە لە خەسخانی شیرەکە هەیە
ساڵانە هەموو کەسێک یعنی نەک هەر خانم ئەتوانێت وەریگرێ لە بینی مانگی 9 بۆ دەیانی پێش ئەوەی کە وەرزی زستان دەست پێ بکە ئەتوانێت وەریگرێ و ساڵانە تازەیەکێتۆ چکە هەر 1 ساڵ ئیشەکە 1 ساڵ ئیشەکە بەڵێ ئەمە وەکو ئینفلۆنزا ڤاکسین ئەو ڤاکسینی ترکە هەمانە کە تیداپە کە تیتانەس و دیفسیریا تۆکسۆیدا باشە ئەمە وەکو ڕۆتین خەڵک وەری ناگرێ بەڵام هەر خانمێک لە کاتی دووگیانیە باشە یان بۆ نمونە خۆی تەلەبەی شوێنێکی پزیشکیەکانە ینی بەشە پزیشکیەکانە ئەوە لە کاتی تەلەباتی ئاوەری ئەگرێت لە بروی ئەوە بڵێن کۆنتاکتی هەیە لەگەڵ خوێنە و لەگەڵ جسمی نەخۆشایان ئەوانی کە ساڵۆنیان هەیە ینی ئەوانی کە دەستیان بەر بەشەریەت ئەکەوێ بڵێن بۆ منە بەر قژەکەوێ بەر خوێنەکەوێ بەر لیکەکەوێ بەر ئەوان ئەو شتانە ئەکەوێ ینی ئەمە ئەیکات ئەمە ڕۆتین ئەیکە باشە غێری ئەمەش خانمێک ئەگەر هەر لە ماڵەوە بێ هیچ ینی هیچ ئیشێکی نەبێ بەڵام لە بەروی پریگنەنتە لە بەروی حامیلەیە لە دوای 4 مانگیەوە ئەینێری بۆ بنکە تەندروستیەکان لەوێ ئەم کوتانانی بۆ ئەکرێ و بە ڕۆتین بۆی ڕێگەخەن چونکە 5 دۆزە 5 جورعەیەکە وەری ئەگرێ جاری یەکەم ئەوەیە کەسکەکەی 4 مانگە دوای 6 مان بۆی دووباراکرێتەوە دوای ساڵێک ئیتر مەدەل حیات ئیمیونە ینی بەرگری لە شیە بەرامبەر بە نەخۆش بەرامبەر بە تیتانەس و دیفسیریا و بەڵێ تیتانەس و دیفتریا کەمە نەخۆشەکان کە لە ڕێگەی سەرجێەوە بازرێتەوە مەرج نییە ئەوانە مەرج نییە تەنها لە ڕێی سەرجیەوە بگوازرێتەوە بەس ئێمە دوو شتی ترمان هەیە کە لە ڕێی سەرجیەوە ئەگوازرێتەوە کە ئەوانە اعتیبارەکرێن بە ینی بەکتریان یەکێکیان ترایکۆمۆنەسە باشە ئەوی تریشیان گۆنۆڕیایە کە گۆنۆڕیا سوزەنکە باشە تا ئێستا ئێمە ڤاکسینمان نییە بیکەی لە دژی ترایکۆمۆنەس و ینی گۆنۆڕیا لەوانەیە ئەمە گرنگترین پرسی هەر بێ بۆ نمونە نەخۆشیی وەکو بەرزەفشاری خوێنە دکتۆر ڕێدوان کە هەر هاوپیشەی بەڕێستە لە دووەڵ قە پێش ئێستا باسی ئەوەی کرد کە ئەگەر کەسێک لە تەمەنی 18 بۆ 39 ساڵ بێ و جارێک پشکنینی فشاری خوێن بکە و هۆکاری مەترسیداری نەبێ وەکو قەڵەوی بەرزی چەوری خوێن تا 3 تا 5 ساڵ پێویست ناکات دووبارەی بکاتەوە بۆ پشکینەکانی ژنان و مناڵبوون ئەم هەموو پشکینێکی کە باسمان کرد خانمان چەند جارە پێویستەکە دووبارەیکەنەوە ئەگەر هیچ کێشەیەکیان نەبێت هیچ کێشەیەکیان نەبێت دکتۆرگیان ئێمە ئانوەڵی ینی ساڵانە چکە ئەمەی کە بۆت باسەکەم ئاواهی لەوانەیە دەقەکەم تریشی پێ بچێ باشە ساڵانە ئەبێ دووبارەکرێتەوە غێری پاپسمیر تێستەکە کەسێ بۆ 5 ساڵ دووبارەکرێتەوە باشە ینی تا 5 ساڵە توانین دووبارەی نەکەیتەوە بەڵام پشکنینەکانی تر کە هەر تقریبان ینی هەر لەو ژوورەی کە پزیشکەکە ئەیبینێ هەمووی ئەکرێ باشە و لەگەڵ چەند تێستێکی کەمە ئەوە ساڵی یەک جارەکرێت ساڵی یەک جار کاواتە ئێستاگەر خانێک بینەریەم بەرنامەیە و ساڵێک تێپەڕیەوە بەسەر بینینی دکتۆرەکەیە بەڵێ کاتێوەی تر چێ سەردانی دکتۆر ژنان ناڵبوونکە بەڵێ ئەگەر نەیکردووە ئەگەر نەیکردووە بەبێ هیچ نیشانێکی هیچ کێشەیەکی هەبێت هیچ کێشەیەکیشی نەبێت ئەوەی کە ماوەتەوە زۆر گرنگە دەربارەی پشکنەکان بۆ خانمان کە مەرجنی هەمووی پزیشک بیکە ساڵانە بیکاوکو خات و دکتۆر ئاماژەی پێدا هەندێک لەوانە مانگانە خانمان لە ماڵەتوان بیکەن وەک پشکنینی مەمک کە کچان و ژنان خوشکانی ئێمە ئەتوان بخۆیان بیکەن ئەگەڕمە خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە بە سپاسەوە بە خات و دکتۆر جوانیتا سەڵاح سپاس بۆ تۆش. ئەوەی کە تێگەیشتین دەربارەی پشکنینەکانی ساڵانە بۆ بابەتەکانی ژنان و مناڵبوونەوەیە کە وەکو خات و دکتۆر جوانیتا ئاماژەی پێدا یەک لە پێش تەمەنی باڵغبوونا هەر کچێک هەر مێینەیەک دەردراوی هەبوو و دەردراوەکە بۆنی هەبوو و ڕەنگەکەی سروشتی نەبوو پێویستەکە دکتۆری ژنان و مناڵبوون ببینێ ئەگەر نا هەموو خانمێک لە کاتی دەستپێکی سۆڕی مانگانەوە بەلای کەمەوە لە تەمەنی 13 ساڵی و پێویستەکە کە پزیشکی ژنان و مناڵبوون ببینێت هەروەکو لاڵقەکانی پێش ئاماژەمان پێدا و خات و دکتۆر چرۆ و کاتە میوانمان بوو کە ئێستا تەمەین دەستپێکی سوڕی مانگانە گۆڕاوە و هەندێکجار دەکرێت لە 9 ساڵ و لە 10 ساڵەوە دەست پێ بکە وەکو جاران نەماوە لە 12 تا 14 ساڵ دەست پێ بکە بەڵام گرنگە کە خوشکانی ئەمە و کچانی ئەمە لەو تەمەنانە لەگەڵ دایکیانە لەگەڵ خوشکێکی گەورەیان یاخود لەگەڵ کەسێکی لەخوان گەورەترە سەردانێکی پزیشکی ژنان و مناڵبوون بکەن بۆی کە تێبگەن لەوەی ئەم پزیشکە پسپۆڕەکەیەوەیە کە سەلامەتی خانمان بپارێزێ
یەکێک لەو شتە گرنگانی کە ئاماژەی پێدا و بەڕاستی بە لە ئێمە بکرێت پشکنینی پاپسمیرە. پاپسمیر ئەو پشکنینەیە کە لە ملی مناڵانەوە کرێت. بۆچی؟ بۆی ئەگەر هات و خوا نەخواستە کێشەیەک هەبوو ئابەم شێوێ سەو کۆبین ئەم مۆمەکەوە هاتۆتە خوارەوە لە سەرەتاوە بزانرە بۆی هەتاوەکو ئەوە کەڵەکە نەبێت و ئەو کاتە چارەسەرەکەی زەحمەت بێ. ئەو کاتی کە ملی مناڵان لە سەرەتایەتی کە ڕەحم زیاتر ئاوە لە شوشەیەکە چێکە سەر و خوارە، بەڵام ئەمە زۆر گەورەیە. عادەتەن ڕەحمی خانمان بەقەر هەرمەیەکە بێ. ئەگەر هاتو ئێمە لە سەرەتاوە بەم بۆمەمانزانی کە خەریکە ئەتوێتەوە بەسەر ئەمەیە، ئەو کاتە بە ئاسانی لە سەرەتاوە دەتوانین ڕێگە بگەین لە تەشەنەکردن و زیادبوونی نەخۆشەکە. بەڵام ئەگەر زۆر درەنگە و دۆکۆمێکی بینن ئەو کاتە کێشەکە بۆ خانمان زۆر زەحمەتە بێ. پاپسمیر تێست پشکنینیشی بێ ئازارە لە ڕێگەی دامێنەوە ئەنجام ئەدرێ و ئەکرێت لە 3 ساڵ بۆ 5 ساڵ جارێک ئەنجام بدرێت. ئەگەر خانمەکە هیچ بابەتێکی مەترسیداری نەبێت بۆ تووشبوون بە نەخۆشی یاخود نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون بە تایبەتی شێرپەنجەی ملی مناڵان. جگەلەوە باسی لەوە کرد کە خانمان پێویستەکە لەگەڵ دکتۆری ژنان و مناڵبوونە متابعە یاخود تێبینی کێش و باڵایان بکەن و کێشیان سروشتیان نە. جگەلەوەش کە هەندێک ئامێر هەیە کە دکتۆری ژنان و مناڵبوون بۆ خانمانە بەکارهێنێت کە لە کچێنی و تێپەڕون و ئێستا بوون بە ژن بۆ ئەوەی کە بتوانێت تەماشای ناوەوەی زیان بکە، ناوەوەی دامێنیان بکات. و جگەلەوەش هەندێک پشکنینی میز و سۆنەر هەیە و هەروەها هەندێک پشکین هەیە بەدەست ئەنجام ئەدرێ. جگەلەوەش کە کۆمەڵێک پشکنینی ساڵانە هەیە بۆ ئەوەی کە بزانین ئایا خانمان خوشکانی ئێمە لە کۆمەڵێک نەخۆشی پارێزراون یانە کۆمەڵێکیش کوتان هەیە کە هەندێکیان لە دەرەوە وڵاتەوە هەندێکیان لە ئێمە هەیە کە لە باوتریان بریتێ لە کوتان دژ بە نەخۆشیەکانی هەوکردنی جگەری ڤایرۆسی و کوتان دژ بە ئەنفلۆنزا. ئەوەی کە زۆر گرنگەوەیە کە ئێمە لەوە تێبگەین کە سەردانیکردن دکتۆری ژنان و مناڵبوون بۆ کچان و خوشکان و دایکانی ئێمە زۆر گرنگە و تاکو تەمەنی 65 ساڵی پێویستەکە بە شێوەیەکی ساڵانە دووبارە ببێتەوە و هەندێک پشکین هەیە 3 تاکو 5 ساڵ جارێک دووبارەکرێتەوە، بەڵام بە شێوەیەکی ساڵانە بینین دکتۆر زۆر گرنگە. جگەلەوەش بوونی دەردراو لە زەی خوشکان و دایکانی ئێمە بەتابەت ئەگەر بۆنی هەبێ لە هەر تەمەنێکا بێ لە هەر کاتێکا بێ نیشانەوەیە کە پێویستەکە دکتۆری ژنان و مناڵبوون بینن. خدا یار بێت ئەڵقەی داهاتوو بەرنامەی چارە تایبەتە بێت بە پشکنینی گشتی بۆ دەمودان. دەچینە شوێنێکی فێرکاری و دەمانەوە شوێنێکتان بۆ بدۆزینەوە هەم زانستی بێ و هەم توانای وەشتان هەبێت کە پارەکەی بدەن کە شوێنەکە بێت کە هەمومان بتوانین ڕووی تێ بکەین لەبەرەوەی کە پزیشکی دان پێویستەکە لە ساڵەکە 2 جار ببینن. هەتاوەکو ئەڵقەی داهاتووی بەرنامەی چارە ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ئیداری گزگای میدیای کورسا قوڵ فەرموون. شەو شەوگارتان شاد، خواتان لەگەڵ.